لە شکستی چیای گارەوە بۆ شکستی عین عیسا. هەسەدا نەورۆزی ئەم ساڵ دەکاتە گورزێکی کوشندە بۆ تورکیا. بە چەندین فڕۆکەی جەنگی پێشکەوتوو یەکێک لە ئەندامە گرنگەکانی ڕێکخراوی ناتۆ، ژمارەیەک لە بەهێزترین و ڕاهێنراوترین سەربازەکانی ناردە سەر چیای گارە. هەرچەندە تورکیا لە مێژووی نوێی خۆیدا کەمترین شەڕی وشکانی کردووە، بەڵام پێی وابوو ئەو سەربازانە دەتوانن یەکێک لە پێگەهرە استراتیژیەکانی باشووری کوردستان کە چیای گارەیە لە دەست پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەربێنن. سەرنجام ڕۆژی ئۆپەراسیۆنەکە تورکیا وەگەوەی لە چیای گارەوە فڕێب بدرێتە خوارەوە تووشی شۆک بوو، چونکە گەریلا تا ئاستی مەرگ بەڕووی سەربازانی تورکیادا وەستانەوە و شکستیان بە پلانی داگیرکردنی ئەو چیایە هێنا. شکستی گارە تورکیا لە ناوخۆی ئەو وڵاتە شەرمەزار کردو. پارتەنەیارەکانی ئەردۆغان کەوتنە هێرشی ڕاگەاندن بۆ سەرسەرۆ کۆماری تورکیا و پارتەکەی. دوای زیاتر لە مانگێک لە شکستی گارە تورکیا ئەمجارە لە ڕۆژاوای کوردستان دەیەوێت شاری عین عیسا، یەکێک لە استراتیژیترین شارەکانی ڕۆژاوای کوردستان داگیر بکات. بەڵام ئەم جارە پێدەچێت هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا دووەم تامی شکست تەنها لە ماوەی 2 مانگی ئەم ساڵدا بە تورکیا بچێژن. ئەردۆغان دەیەوێت بۆ گۆڕینی ڕایگشتی تورکیا و لابردنی باری سەرنج لە سەر شکستەکەی گارە بێرشکردنە سەر عین عیسا قەرەبوو بکاتەوە. ماوەی 17 مانگە تورکیا هیچ هێرشێکی نەکردووەتە سەر هەسەدا، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا بەچڕی لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانەوە بۆردومانی بنکە سەربازیەکانی هەسەدەی لە عین عیسا دەست پێ کردووە. هەسەدا بەرامبەر ئەو هێرشانەی تورکیا بێوەڵام نەبووە، 2 بنکەی سەربازی تورکیای کردە ئامانج و بۆردومانی کردن. هەرزوو شەڕڤانان لە تورکیا هاتنە دەست و تەنها لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا توانیویانە 15 سەربازی تورکیا و هێزە چەکدارە توندڕەوەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا کە هاوپەیمانی تورکیان بکوژن. هێرشەکانی تورکیا هاوکاتە لەگەڵ جەژنی نەورۆز. ئەنکەرە دەیەوێت پەیامی ئەوە بداتە کوردان کە لە ڕۆژی نوێبوونەوە و بەرگری گەلەکەتاندا بە دەرنابن لە هێرشەکانی سوپاکەم، وەک چۆن شەڕڤانانیش بە تورکیا دەڵێن جەژنی ئەم ساڵمان دەکەینە جەژنی بەگشتداچوونەوەتان. بۆ جارێکی دیکە مۆسکۆ پەیامی ئەوەی بە هەسەدە گەیاند کە عین عیسا ڕادەستی ڕژێمی بەشارە سەد بکات، بەڵام هەسەدە ئەو داوای ڕووسیای ڕەت کردەوە. لە بەرامبەریشدا مۆسکۆ گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵکردووە دەست بە بۆردومانی ئەو شارە استراتیژیە بکات، چونکە رووسیا بەرپرسە لە ئاسمانی ئەو ناوچەی ئێستا تورکیا بۆردومانی دەکات. ڕۆژی شەممە تا یەکشەمە و بۆ ماوەی 24 کاتژمێر شەڕ و پێکدادانی تورکیا و هەسەدە بەردەوام بوو، بەڵام شەڕڤانان ڕێگەی پێشڕەویان بە تورکیا نەدا و تانکێکی سوپاکەی ناتۆیان تەقاندەوە. بە گوێرەی ئامارێکی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە پێکدادانەکەی نێوان هەسەدە و تورکیا ئەفسەرێکی باڵای تورکیا کوژراوە لەگەڵ برینداربوونی دەیان سەربازی ئەو وڵاتە. لە کاردانەوەی ئەوەشدا تورکیا بە هەڕەمەکی بۆردومانی ماڵ و خانووی خەڵکی سڤیلی عین عیسای دەست پێ کردووە. لە پاش هاتنە سەرکاری کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا و بە دیاریکراوی دۆناڵد ترامپ لە ساڵی 2016 تا ئێستا تورکیا 3 ئۆپەراسیۆنی بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەنجام داوە. بێدەنگی ترامپ بەرامبەر هەر 3 ئۆپەراسیۆنەکە تورکیای دەستکراوەتر کرد بە قورسی بچێتە خاکی سووریاوە کە لەو پێش باراک ئۆباما ڕێگەی کارێکی لەو شێوەی بە تورکیا نەدەدا. لە دوای هاتنە سەرکاری دیموکراتەکان بە سەرۆکایەتی جۆ بایدن تورکیا ڕۆژاوای کوردستان وەک کارتێکی فشار دژ بە ئەمریکا بەکاردەهێنێت بۆ ئەوەی لە سەرمێزی گفتوگۆ واشنتۆن ناچار بکات بە سازش. بەڵام ئەم جارە وەک بەرپرسانی دیموکراتەکان دەڵێن یاری مشکوپشیلە لەگەڵ تورکیا ناکەین. نێوخۆی تورکیا لە پرسی کبکردنی ئازادی ڕادەربڕین، داتەپینی ئابووری و دەیان کێشەی دیکە. هەلی ئەوەی داوەتە واشنتۆن کارتەکانی بەرامبەر بە تورکیا بەهێزتر بێت. تورکیا مەبەستێتی کە ئێستا ئیدارەی جۆ بایدن سەرقاڵی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئەمریکا و ململانەی وڵاتەکەیەتی لەگەڵ مۆسکۆدا هەلی ئەوە بقۆزێتەوە چەند پێگەیەکی استراتیژی دیکە لە ڕۆژاوای کوردستان داگیر بکات. بە دیاریکراویش عین عیسا کە ڕێگەی نێودەوڵەتی M4 پێدا تێپەڕ دەبێت.
ڕێگەی نێودەوڵەتی M4 یەکێکە لە ئەولەویاتی لایەنە ململانێکەرەکانی سووریا. تورکیا دەیەوێت کۆنتڕۆڵی بکات و ناڕاستە و خۆ دەسەڵاتی خۆی بەسەر پارێزگای حەلەب لازقیە و حەسەکەدا بسەپێنێت. رووسیاش دەیەوێت هەسەدە بەخواستی خۆی ڕێگەکە بخاتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا، بەڵام هەسەدە بڕیاری داوە دژی ئەو سێ دەوڵەتە بوەستێتەوە. یەکەمیان ئەندامێکی گرنگی ناو ناتۆیە، دووەمیان رووسیای زلهێزی ناوچەکە و سێهێمیش حکوومەتی سووریایە.